سەبارەت بە نرخی بنزین هەرچەندە قەیرانی بنزین لە ئێستاە لە پارێزگای سلێمانی تا ئەسێک چارەسەرکراوە، بەڵام ئەندامێکی سەرۆکی لیژنەی وزە لە پارێزگای سلێمانی ڕایگەیاندووە ئەوان لە هەوڵی ئەوەدان کە نرخی بنزین لە شاری سلێمانی و پارێزگای سلێمانیە جێگیر بکەن و لە نێوان بنزینخانە حکومی و بازرگانیەکانە لە 600 دینار هەر لیتر بنزینی حکومی و بازرگانی بە 600 دینار بفرۆشێت بە هاوڵاتیان. ئەمە لە کاتێکدایە کە لە دوای قەیرانی بنزین لە شاری سلێمانیە زیاتر لە 7 کۆمپانیا تاکو ئێستا بنزین هاوردەی شاری سلێمانی ئەکەن. لە سەرەتای کردنەوەی خوێندنی فەرمی لە هەرێمی کوردستاندا بڕیارێ لەلایەن بەڕێوەبەرایەتی پەروەردەی شاری سلێمانی ڕاگەیەنراوە لەم ڕۆژانەدا کە ئەویش ئەوەیە لەمە بەدوا دەبێت ئاوارەکان بە تایبەت و عەرەبانەی کە لە پارێزگای سلێمانیان نیشتەجێن لە خوێندنگە عەرەبیەکاندا وانەی کوردی بخوێنوە. ئەم بڕیارەش بڕیار وایە بخرێتە بواری جێبەجێکردنەوە، هەرچەندە سەرۆکی ئەندامێکی لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند کە ئاسانکاری ئەکەن بۆ ئەو خوێندکارانەی کە دەبێت وانەی کوردی بخوێنن لە پارێزگای سلێمانیە. پرۆژەی نووسینی ناوی سلێمانی کە ماوەی زیاتر لە ساڵێکە ئەم پرۆژە لە بەرزاییەکانی گۆیژە بەردەوامی هەیە. تا ئێستا 2 قۆناغ لە قۆناغەکانی جێبەجێکردنی ئەو پرۆژە بەڕێوە چوە، بەڵام هۆکاری وەستانی لە ئێستاە کە وەستاوە قەیرانی دارایی هۆکارە بۆ وەستانی ئەو پرۆژەیە کە ماوەی زیاتر لە مانگێکە ئەو پرۆژەیە وەستاوە. بڕیار وایە لەلایەن وەزارەتی دارایی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئاسانکاری بکرێ بۆی کە ئەو پرۆژە بەردەوامی بەکارەکانی خۆی بدات و هەرچەندە لە ئێستاە پێویستی بە 200 میلیۆن دینار هەیە بۆ تەواوکردنی پرۆژەکە. سارا لە ئێستادا تا ئەم ساتە ئەمە دوایین زانیاریە کە لە شاری سلێمانی و پارێزگای سلێمانی هەیە لە ماوەی 3 ڕۆژی جەژنی قورباندا. بەڵێ پەیامنێر ماوژاڵم